بەڵێ بینەرانی عزیز سلااوتان لێبێ من یادگار فایەقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانی و میوانەکەشم لە هەولێرەوە لەگەڵتانە بین بۆ باسی ڕۆژ داوای لێبوردنەکەم کە چەند خولەکێک بەرنامەکە دواکەوت. دیارە میوانی ئەم شەمان بەڕێز کاکەمین نەجار سەرۆکی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لە هەولێر و ئەندامی مەکتەبی سیاسی پارتی سوپاسیەکەین بۆم دەرفەتەمە بەسمە لەگەڵ جەنابیان کۆمەڵێک تەوەر تاوتوێ بکەین وەکویەوە شاگەدارن پارتی دیموکراتی کوردستان بڕیاری داوە کە بایکۆتی هەڵبژاردنەکان لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم کە ئەوانەی کە ئێستا ئەوان بەداگیر کراو ناوی دەبن و پێیان وایە کە لەو ناوچانە بە تایبەت کەرکووک هەڵبژاردنێکی نەزی هەڵبژاردنێکی یەکسان و وەکو چۆنە وترێت عادل لە نێوان لایەنەکان بەڕێوە ناچێت بۆیە بڕیاریان داوە کە بایکۆتی بکەن. باس لەم پرساکەین وارووا باس لەواکەین ئایا ئەم بڕیارەی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی لە کەرکووک گەرمیان کە دوجار بڕیاری تەواوی پارتی دیموکراتی کوردستانە ئایا ڕەهەند و بوعدەکانی ئەم بڕیارە چییە؟ ئایا ئەم بڕیارە بە زیانی کەرکووک و کەرکووکیەکان و ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم ناکەوێتەوە؟ ئایا هەنگاوی داهاتوو چیە یاخود مەرجەکانی پارتی چیە بۆی لەو ناوچانە بەشداری هەڵبژاردن بکات؟ و هەروە باس لەواکەین کە پارتی دیموکراتی کوردستان لە ئێستادا بێگومان لایەنەکانی دیکەش هەر یەک بە شێوازی خۆی هەوڵی دروستکردنی لیست بۆ هەڵبژاردنەکانی عێراق بە دیاری کراوی و بێگومان هەڵبژاردنەکانی کوردستانیش. ئایا پارتی بڕیاری داوە لەگەڵ چ لایەنێک هاوپەیمانی بەستێت و یاخود بڕیاری داوە کە بە تەنها بچێتە کێبڕکەی هەڵبژاردنەکانەوە؟ من زیاتر ناڵێم. بەڕێز کاکەمین نەجار بەرپرسی ئەنجومەنی سەرکردایەتی یاخود سەرۆکی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی لە هەولێر و ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان سڵاوتان لێبێت. ڕێکرە و پرسیارەوە دەست پێەکەم بایکۆتی هەڵبژاردن لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم و کەرکووک بە تایبەتی لە پێناوچی. بەڵێ سڵاو لە ئێوەش سڵاو لە بینەرانی خۆشەویست. ئەمڕۆ ئێمە کۆبنەوەی مەکتەبی سیاسیمان هەبوو دوای مناقەشە و گفتوگۆکردن لەسەر ئەو بابەتتا پێمان باش بوو لە پارێزگای کەرکووک نەک لە هەموو منتقەکانی دابڕاوی کوردستان بایکۆت بکەین لە کەرکووک بایکۆتی هەڵبژاردن بکەین. ئەویش سەبەبەکەی لەبەر ئەوەیە کەرکووک ئەمڕۆ داگیر کراوە لەلایەن هەشتی شعبی و جێیشی عێراقیەوە و خەڵکی ئێمە خەڵکی کەرکووک هەمووی ئاوارەنا لە سلێمانی لە هەولێر لە ناوچەکانی تری کوردستان ڕەنگە نەتوانن بە ئاسانی بچن بەشداری بکەن و نەتوانن بگەڕێنەوە ئاسان کاریش نەبی لە بۆ بەشداریکردنیان. ئەمە لەلایەکی تر کەرکووک داگیر کرایە لەلایەن هەشتی شعبی بە زەبری هێز داگیر کرایە و ئێمە ئەو شارە بە شارێکی داگیرکراو دەزانین و ناشمانەوێت اعتراف بە و واقعە و بە داگیرکاریە بکەین بۆیە قرارماندا بایکۆتی هەڵبژاردن لە کەرکووک بکەین و بەشداری هەڵبژاردنەکان نەکەین. باشە. پێشتر من بڵین بەرپرسی دەستگای هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستان میوانم بوو ئاماژەی بەوەدا زۆر ئاساییە ئاوارەیەکی ئەنبار لە سۆران دەنگ بدات. ئێستا من ئەمەوێ بۆم ڕوون بێتەوە. ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان بایکۆتی هەڵبژاردنتان لە کەرکووک کردووە لەبەر ئەوەی هاوڵاتیانی کەرکووک ئاوارەی شار و شارۆچکە جیاوازەکانی کوردستان بوون یان لەبەر ئەوەی کەرکووک بە شارێکی داگیر کراوەزانن؟ نا یەکەمین شت لەبەر ئەوە بایکۆتمان کردیە کە کەرکووک داگیر کراوە لەلایەن هەشتی شعبی بە زەبری هێز داگیر کراوە. لە 16 ئۆکتۆبەر ئەو هێرشە سەربازی کرا سەر کەرکووک و گروپێکیش خەڵکێک لە ناو لایەنێکی سیاسی کوردستانی کە دەستی بۆ ڕاشێشان هێنا لای کەرکووک خیانەت لە پێشمەرگە کرا شارەکەیان وە زەبری هێز داگیر کردیە. بۆیە ئێمە نامانەوێ بچین بەشداری لەو هەڵبژاردنە بکەین و ئیعتراف بە واقعە بکەین کە ئەوڕۆ لە کەرکووک واقعەکە شارێکی کوردستانیە لە ڕێفراندۆم 93 خەڵکی کوردستان کە بەشداری هەڵبژاردنیان کرد دەنجیان داوە بە بەڵێ بۆ سربەخۆی کوردستان. ئەمڕۆ بچین لە ژێر داگیرکاری هەشتی شعبی بەشداری هەڵبژاردن بکەن پێمان باش نییە و احترافیش بە واقعە ناکەین بۆیە بەشداریمان نەکرد. بەڵام ئەگەر بەشداریش بکەی ڕاستە خۆ خەڵکێکی زۆر ئێستا نەکە لە سنووریمە سونەکانیش و مەعاناتیان هەیە سونەکانیش ئێستا خەڵکەکی زۆریان ئاوارەیە ئەوانیش لەگەر ئەوەن داوا دەکەن کە هەڵبژاردن تاخیر بکرێت لەبەرەوەی خەڵکیان ئاوارەیە و ئاوارەش ناتوانێت وەکو پێویست بچی دەنگ بدا و ئەو تەسیلاتەش نییە بۆ دەنگدان. بەڵام بایکۆتی ئێمە لەسەر ئەوەیە کە کەرکووک بە شارێکی داگیرکراو دەزانین بۆیە بایکۆتمان کردووە.
کەواتە لە نەتیجەدا پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ دواخستنی هەڵبژاردنەکانی عێراق مەبەستم هەڵبژاردنەکانی ئایاری 2010 ناڵێم لەگەر دواخستنی هەڵبژاردنەکانین یان لە کاتی خۆی بکرێ. ئێمە لە عێراق بەشداری هەڵبژاردنەکان دەکەین لە شارەکانی تر، بەڵام لە شاری کەرکووک لەبەر ئەوەی کە داگیر کرایە بۆیە بەشداری ناکەین و ئەگە دواش بخرێ بەو حالەتەی ئێستا هەیە هەر بەشداری ناکەن چکۆ بڕیاری پارتی دیموکراتی کوردستانە. ئایا ئەمە خورمات و خانەقینیش دەگرێتەوە؟ بەڵێ خورمات و خانەقینیش لەگەرە محافەزەی کەرکووک دەگرێتەوە. باشە. هەست ناکەن ئەم بڕیارەتان بە شێوەیەک لە شێوەکان تەنهاکردن و پشتکردنە کەرکووکیەکانە؟ نەخێر هەست بەوە ناکەین چونکە ئەوە مووقفێکە دەبێ ئەو مووقفە وەربگرین ئێمە لەبەر ئەوەی کەرکووک داگیر کرایە و بە زەبری چەک داگیر کرایە جێیەکیش داگیر بکرێ و ئێمە بچین لەژێر سێبەری حەشتی شەعبی لە کەرکووک ئەوڕۆنە بارەگای حیزبەکان لەوێنە بارەگای پارتی دیموکراتی کوردستان لەوێنینە خەڵکی پارتی لەوێنەمایە ئاسایش و پۆلیسی هەرێمی کوردستان لەوێنەماینە ئەگەر بارەگای هەندێک حیزبەکان لەوێ مابن ئەویش بەبێ حیمایەی خۆیان لەوێنە بەبێ ئاڵای کوردستان لەوێنە بەبێ ئەوەی هیچ دەسەڵاتێکیان هەبی لەوێنە ئەوڕۆ پارێزگاری شەرعی کەرکووک نەجمەدین کەریمە چونکە ئەنجومەنی شارەوانی دەتوانانی پارێزگا بگۆڕی ئەنجومەنی پارێزگا و هەتا ئێستا بە شەرعی پارێزگار و هەتا ئێستا بە شەرعی نەجمەدین کەریم پارێزگاری کەرکووکە و لەوێ نەمایە دەرکراوە دام و دەستگاکانی ئێمە دەرکراینە ئەمنیەت و ئاسایشی شارەکە لە دەست خەڵکێکە کە کەرکووکی داگیر کردی ئەو کاتە ئێمە بەشداری هەڵبژاردن دەکەین کە جێیش لە ناو شار نەمێنێ حەشتی شەعبی بکشێتەوە پۆلیس و ئاسایش بتوانن بچن لەوێ ئیش و کاری خۆیان بکەن و حزبە سیاسیەکانی کوردستانی بتوان بە ئازادی لەوێ کاری سیاسی خۆیان بکەن و هاوڵاتیانش بتوان بە ئازادی دەنگ بدەن ئەو شێوە داگیرکاری لەسەر کەرکووک هەڵبگیرێ ئەو کات دەچین بەشداری هەڵبژاردن دەکەین بەڵام بەو شێوەیە کە ئێستا هەیە بۆ ئەوەی ئەم شتانە بکرێت بۆ ئەوەی ئەو شتانە بکرێت کە جەنابتان ئاماژەتان پێدا ئێستا پارتی دیموکراتی کوردستان چه هەنگاوێکی ناوە؟ ئێستا ئەمە بەردەوامین لەو هەنگاوانە لەگەر وڵاتانی دەرەوە بەردەوامین لەگە وڵاتانی هاوسنووری خۆمان بەردەوامین و لەگەر عێراق خەریکی گفتوگۆین ئێمە دەمانەوێ دەستور جێبەجێ بکرێ لە دەستوری عێراقی مادەی 140 دراوە بۆ ئەو منطقە داگیرکراوانە مادەی 140 جێبەجێ بکرێت کە مادەی دەستوریە دەبایە لە ساڵی 97 جێبەجێ بکرێ بەڵام حکوومەتی عێراق جێبەجێ نەکردێ مادەی ئیلزامیە بە دەستوراتیە بۆ جێبەجێ نەکرایە ئەگەر دەستور جێبەجێ بکرێ و مادەی 140 جێبەجێ بکرێ ئەو کاتی ئێمە هیچ گلەیمان نییە و پرۆسی هەڵبژاردن پرۆسەیەکی دیموکراتی و بەشداری دەکەین و هەموو پێکهاتەکان هەموو نەتەوەکان و ئەحزابی سیاسی هەر کەسە لۆ خۆی بە پێی شەرعیەتی خۆی چەند دەنگ دەینی لە پرۆسی هەڵبژاردن دەتوانانی بەم شێوە بستە ناو پرۆسی سیاسی عێراق ئێمە ئەو کاتی هیچ کێشەیەکمان نییە بەڵام بەم شێوەی کە ئێستا هەیە ئێمە دان بەوە حادانانی. باشە ئەم هەنگاوی پارتی دیموکراتی کوردستان هەنگاوێکی تاکلایەنانە بووە یاخود پرستان بەلایەنی دیکە کردووە و لەگەڵتان نەبوون ئامادە نەبوون لەگەڵتان بن. ئێمە پێمان باش بوو لە هەتا لە هەڵبژاردنەکانی عامی عێراق یان هەمومان پێکەوە بەریستێک بەشداری بکەین و یانی ژەگە بایکۆتمان کرد هەمومان پێکەوە بەشداری بکەین چونکە دەزانن ئەوڕۆ لە عێراق پەرلەمانی عێراق دەسەڵاتی عێراق بە زۆرینە یاسایەکانش تێدەپەڕێنن و کاتی خۆی 2023 ئێمە کە بەشداری حکوومەتی نوێی عێراقمان کرد لەسەر ئەساسی شەراکەت و تەوازن و تەوافق بەشداری حکوومەتەمان کردی لەسەر ئەساسی ئەوەی کەوا دەستور جێبەجێ بکرێت بەڵام ئەگەر هاتە سەر زۆرینە و کەمینە هەمیشە شیعە زۆرینەنە لە عێراق خۆ ئێمە وەکو کورد بەشداری بکەین با بتوانین 6 کورسی بینین بە 7 کورسیش بینین ئێمە هەر کەمینەینە لە پەرلەمانی عێراق ناتوانین هیچ یاسایەک بە زۆرینە و کەمینە لە پەرلەمانی عێراق تێبپەڕێنین بۆیە ئەمە لەسەر ئەساسی دەستور و لەسەر ئەساسی شەراکەت بەشداری حکوومەتی نوێی عێراقمان کردێ دەمانەوێت ئەو شەراکەتە حەقیقیە بگەڕێتەوە بۆ عێراق ئەگەر زۆرینە و کەمینە بی ئێمە هەمیشە دۆڕاوین و هیچشمان دەست ناکەوێت لە عێراق و بەداخەوەش ئەوڕۆ دەسەڵاتی عێراق لە دەست شیعەیە و یاسایەکانش هەموو بە زۆرینە دەرباز دەکەن کە ئەوە پێچەوانەی دەستوری عێراق و پێچەوانەی ئەو
ئیتیفاقەشە کە 2023 حکوومەتی عێراقی لەسەر دروست بووە بۆیە ئەمە دەمانەوێت ئەوانە چاک بکرێن بگەڕێتەوە دۆخی واقعی خۆی ئەو کاتە بەشداری هەڵبژاردنەکان دەکەن. باش وەڵامی پرسیارەکەم وەرنەگرتەوە بۆ بایکۆتکردنی هەڵبژاردن لە کەرکووک پرستان بە هیچ لایەنێکی کوردستانی کردووە بۆ ئەوی لەگەڵتان بکەوێت؟ ئەمە لەگەڵ لایەنەکان لە گفتوگۆدا بووین هەتا ئاخیر ڕۆژی تەحالف کە دوێنێ بوو تقریبن بەڵام ئەوان ڕێیان وا بوو بەشداری بکەن ئێمەژ وەکو پارتی دیموکراتی کوردستان دوای مناقەشە و گفتوگویەکی زۆر خۆمان گەیشتنەوە قەناعەتە بەشداری نەکەین بەڵێ لەگەر ئەوان گفتوگۆمان کردووە چۆن نەمان کردووە. باشە لە ڕاگەیاندراوەکەی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی لە کەرکووک گەرمیان ئاماژە بەوادەن کە ئەوان بە هیچ شێوەیەک سازش لەسەر کوردستانی بوونی ئەو ناوچانە ناکەن بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا لە دوورەوە ئێوە ئەتوانن بەرگری لە ناسنامەی کوردستانی بوونی کەرکووک بکەن؟ ئێمە دوورنین لە کەرکووک ئێمە دوورنین لە کەرکووک ئێمە ڕفراندۆممان کردێ لە کەرکووک بە پێی یاسا و بە پێی هەڵبژاردنێکی پاک و خاوێن ئیسپات بۆ کە کەرکووک شارێکی کوردستانیە و دژی ئەوەش نین ناژێن کەرکووک بە تەنها کوردی تێدا دەژی برا عەرەبەکان لەگەرمانن برا تورکمانەکان لەگەرمانن بەڵام کەرکووک ئەکسەریەتی کووردا و شارێکی کوردستانیە لە ناو جوغرافیای کوردستانیشە ئێمە داکۆچی لەسەر ئەوە دەکەین. بەڵام کەرکووک تیایدا ڕیفراندۆم ئەنجام درراوە میثاقێک یاخود بەڵگەنامەیەکی مێژوویی بوونی هەیە کە کوردستانی بوونی کەرکووک لەسەر دەستی کەرکووکیەکان ئەسەلمێنێت بەڵام دیسانەوە ئەپرسم لە دوورەوە ئێوە ئەتوانن ڕێگری لە تعریبکردنی کەرکووک و ئەو ناوچانە بگرن کە بە شێوەیەکی ئێجگار چڕ و زۆر بەتوندی بەردەوامە؟ ئەوە ڕاستە ئێستا لە کەرکووک تعریب بەردەوامە خۆی مشکلەکەی مەش لێرە ئەوەیە ئێستا منطقەی دووس خورماتی و خەڵک هەموو دەرکرایە و عرب دێنە شوێنەکانیان لە منطقەی سەرگەرانە و ڕۆژە لە گوندی پەلکانە دیسان عربیان هێنایە و کە گوندەشی ڕەسەنی کوردیە دەیانەوێت تعریبی بکەن یەک لە کێشە هەرە گەورەکانی ئێمە تعریبە چونکە تعریب پرۆسەیەکی زۆر خەتەرە بە نسبەت کوردستان بەڵێ ئێمە بەرگری لە تعریب دەکەین و قەتیش لەگەر تعریب نابین ڕۆژە جەنابی سەرۆک لەگەر عربەکانی منطقەش دانیش بە سەراحەت پێی گوتن ئێوە ئەوانەی خەڵکی ڕەسەنی کوردستانن برای ئێمە پێمان خۆشە هەمیشە بەیەکەوە بژین و ئەو پێکەوە ژیانەشمان زۆر پێ باشە بەڵام قەت ڕازی نابین بەوەی کە گوندەکانی کوردستان تعریب بکرێەوە لەگەر کەسایەتیەکانی کوردیش دانیشتێ پێی گوتن ئێوەش دەبی بەرگری لە تعریب بکەن ئێمەش لەگەڵتانین و ئەو واقعە جوان نامێنێ خۆ دنیا ڕۆژێک و دونیا پێشترش کەرکووک داگیر کرابوو لە نەوتویەک ئازادمان کردەوە ئێستاش ئەو داگیرکردنا وەختیە هەموو داگیرکاریەک وەختیە کەرکووک دەی بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان بگەڕێتەوە باوشی کوردستان و هەمووشمان کار بۆ ئەوە بکەین کە تعریب لە کەرکووک نەبی و کەرکووکیش بگەڕێتەوە سەر ئەستی خۆی کەرکووک بەپێی ئیستخاقی هەڵبژاردن بەپێی ئەو خەڵکانەی کە لە کەرکووک دادەنیشن هەر کەسە و حیسابی خۆی بۆ بکرێ بە واقعاش ڕازی نابین و دنیاش ڕۆژێک و دنیا ئەوەی کە ئێستا هەیە وابزانن کە کۆتایی دنیاە و بەڵێ کەرکووک تازە لە کوردستانی بوون ترازە نەخێر کەرکووک لە کوردستانی بوون ناترازێ شارێکی کوردستانیە و بەپێی هەموو دیکۆمنتەکان کوردستانیە تۆگە بگەڕێەوە لای مێژوەکی درێژتر هەتا لە ساڵی سیەکان لەو بەرەی ئاوی فورات عرب زۆر کەم بووە زۆر منطقەکانی تر تعریب کراین تعریب بەردەوام بووە بەڵام ئێمە دەبی ڕێ لێ بگرین دان بە واقعدانەنێنێ بەڵێ بەڕێز کاکەمین نەجار خۆتان نەزانن لەگەڵ هاتنە سەر تەختی حکمی بەعسیەکان لە عێراق دەست بە شێوەیەک لە شێوەکان دەست بە پرۆسەی تعریبی کەرکووک کراوە تا 2003 کورد و سەرکردایەتی سیاسی کورد و پارتە سیاسی کوردستانیەکان سەرڕای تێبینی لەسەر خراپی ئەدایان لە کەرکووک 14 ساڵیان ویست بۆ ئەوەی بە شێوەیەک لە شێوەکان ئاسەوار و شوێنەواری تعریب کاڵ بکەنەوە بەڵام ئێستا پرۆسەیەکی منەظەم و ڕێکخراوی بەرنامە بۆ داڕێژراوی تعریب لە کەرکووک لە خورمات و لە پەڵکانە لە ناوچەکانی لە خانەقین بەڕێوە ئەچێت پرسیارەکەی من بە دیاریکراوی دیسان ئەوەیە پارتی دیموکراتی کوردستان ئەڵێ کەرکووک دڵی کوردستانە ئایا ئێوە چی ئەکەن بۆ ئەوەی ئەم دڵی کوردستانە جارێکی تر تعریب دەکرێتەوە پێویستان بە 14 15 30 ساڵی تر دەبێت تا بەدەستی بێننەوە و جارێکی تر ئاسەواری تعریب کۆتایی پێبهێنن
شرط نییە 15 ساڵێت انتیزار بکەین کەرکک جارێکی تر تەبیعی دەبتەوە وەزعیانە وەزعی منطقە دەگۆڕێ ئەوەی هەیە شەر نییە وا بمێنێ بەڵێ وەزعی منطقە بە عام لە گۆڕاندایە و کەسیش بە واقعی ئێستا هەیە بە واقع ڕازی نەبووە و کەرکوکی شارێکی کوردستانیە کورد قوربانی زۆریدایە لە شۆڕشی ئەیلولی ژەما کە شۆڕش دەستی پێکردەوە لەسەر کەرکک بووە و قەت و قەتی ژواز دە کەرکک نایێنین لە هەموو بوارەکیشی لۆ دەکەین لە ڕووی سیاسیشی بۆ دەکەین لە ڕووی نێودەوڵەتیشی بۆ دەکەین لە ناو عێراقیشی بۆ دەکەین و لە هەموو مەجالەکان ئیش بۆەوە دەکەین کەرکک شارێکی کوردستانی و بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانیش دەتوانم برێم لە هەموو خەڵک زیاتر بەو بابەتەوە سەرقاڵە و گرنگی پێداوە لە شۆڕشی ئەیلول ڕاو گرنگی پێداوە و پرۆسەی تعریبیش تۆ باست کرد لە زمانی بەعسیەکان نەخێر پرۆسەی تعزیب پێشی بەعسیەکانیش هەر هەبووە خۆشەریکەی نەفت بڵێ لەو کاتەوە بە چڕی کراوە لەو کاتەی نەفت لە کەرکک دۆزراوەتەوە هەر خەڵکی عربیان هینایە بە ناوی شەریکەی نەفت و بە ناوی فەرمانبەری نەفت و بە ناوی ئەوانە خەڵکیان لەوێ دانایە و کوردیان دەرکردیە خانووی کوردیان داگیر کردیە خانویان لە کورد کڕیتەوە دەریان کردیە تعریب زۆر لە مێژە لە کەرکک بەردەوامە بەڵام تا ئێستاش نەیانتوانیە کەرکک بکەن بە شارێکی ئەوەی کە شارێکی عربیە و شارێکی کوردستانی نیە عربی لێ دەژی تورکمانی لێ دەژی بەڵام شارێکی کوردستانی کەرکک باشە خۆتان ئاگادارن هەندێک بەرەو پێشچوون هەیە لە پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغداد و بڵین شاندێکی بەغداد سەردانی هەولێرەکات لەگەڵ بەرپرسانی کورد کۆ ئەبێتەوە و لە ڕاگەیەندراوەکەی بڵێ ڕاگەیەندراوە هاوبەشەکەی نێوان شاندی هەرێم و شاندی عێراق ئاماژە بەوە دراوە کە بەرەو پێشچوونی ئیجابی هەبووە پرسیارەکەی من ئەمەیە ئەگەر پەیوەندی نێوان هەولێر و بەغدا باشتر بێت پارتی پێداچوونەوە بەم بڕیارەیەکات مەبەستم بایکۆتی هەڵبژاردنە لە کەرکووک و ناوچەکان ئەمە داوامان کردێ گفتوگۆ لەگەر بەغدا بکەین کێشەکان چارەسەر بکەین بە گفتوگۆ لە چوارچێوەی دەستوری عێراق جێبەجێ بکرێ بە هەموو مادەکانیەوە و ئەگەر دەستوری عێراق جێبەجێ بکرێ مادەی 140 دەبی جێبەجێ بکرێ کە مادەی 140 جێبەجێ بکرێ و کاتە کێشەی کەرکووک کێشەی منطقە دابڕاوەکان هەمووی چارەسەر دەبی ئەو شوێنانەی کە کوردستانین بە ڕیفراندۆم بە ئیستفتا بە تەطبیع بە ئیحسایەکی دقیق دەگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان ئەو ناوچانەی کە کوردستانیش نین ئەو کاتە ئێمە کێشەمان لەسەر نییە و هەوڵماندایە گفتوگۆ لە ئاستی سیاسی لە سەر عامی دەستور بکرێت لەگەر عێراق نەک بین لەسەر بابەتێک یان لەسەر سنوورێکی عسکەری ئەگەر مادەی 140 جێبەجێ بکرێت ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ ئەوەن پشت بە ئەنجامی ڕیفراندۆمی 25 ئەیلول ببەسترێت یان ڕاپرسیەکی نوێ بکرێت هەتا گە ڕاپرسی نوێژ بکرێمە نەحمان نییە بەڵام بەپێی ئەو ئیتیفاقی کە لە دەستور هاتیە دەستور دەڕێ واتە دیسانەوە و عەرەبانەی دەوێت جێگیرکراون بنێردرێنەوە بۆ شوێنەکانی خۆیان اینجا ڕاپرسی بکرێت بەڵێ دەستور دەریا و عەرەبانەی تعریب هاتینە بگەڕنەوە جێی خۆیان کوردەکانی دەرکراون بگەڕنەوە جێی خۆیان تەطبیع بکرێتەوە ئیستفتا بکرێمە بۆ ڕازین باش جەنابتان سەرۆکی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لە هەولێر و ئەندامی مەکتەبی سیاسی ئەو حزبن واتە لە دەسەڵاتێکی باڵای پارتین ئەمەوێ پرسیاری ئەوە بکەم ئێوە وەکو پارتی لەگەڵ ئەوەن کە هەڵبژاردنەکانی کوردستان پێش هەڵبژاردنەکانی عێراق بەڕێوە بچێت ئەمە بەنسبەت هەڵبژاردنی کوردستان خۆتان دەزان ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان هەندێک لە حیزبەکان لە حکوومەت کشاینەوە و هەندێک فراغ پەیدا بۆ لە وەزارەتەکان و لە پۆستەکان و مدەی یاساییش بەسەر حکوومەت تێپەڕیوە هەندێک درێژ کرایتەوە بۆ چارەسەرکردنی ئەو وەزع و بۆ ڕێکخستنەوەی حکوومەت پێمان باشە هەڵبژاردن بکرێ و هەڵبژاردنەکی پێشوەختەش بکرێ ئەگەر بکرێ پێشی هەڵبژاردننی عێراق بکرێ پێمان باشە و داواشمان لە حیزبەکان کردێ بە هەمووانمان گوتیە بابین هەڵبژاردن بکەین هەڵبژاردنەکی پێشوەخت بکەین پێشی هەڵبژاردننی عێراقیش بۆ وەزعی حکوومەت یەکلابتەوە هیچ وەڵامێکتان لە پارتە سیاسیەکانی دیکە وەرگرتوتەوە سەبارەت بە هەڵبژاردننی پێشوەختە تا ئێستا نەگەیشتینە ئیتفاقی نهایی هەندێکیان پێیان باشە بکرێ هەندێکیان مراوەغە دەکەن هەندێکیان پێیان باشە تاخیر بکرێ بەڵام ئیتفاقی نهایی نەکرایە ئێمە لە گفتوگۆ داین و لەو چەند ڕۆژی داهاتوو ئینشاڵڵا دەگەین ئەو قەناعەتە کە هەڵبژاردننی پێشوەخت بکرێ و ڕێی پارتی دیموکراتی کوردستانە هەندە لایەن باسی ئەوەیان دەکرد کە حکوومەتێکی ئینتیقالی موقت دروست بکرێ ئێمە لەگەڵمان باس کردن مان ئەوەلەنەوە حکوومەتی ئێستا هەیە خۆی ئینتیقالیە چونکە مدەی یاسایی تەواو بووەوە ماوەیەکی کورتیشی مایە ئێمە ئەگەر ئەو حکوومەتە هەروەشێنەوە حکوومەتێکی ئینتیقالی دروست بکەین
حکومەتە شەرعیەکەی هەتا دروستمان کرد هەژمانجی پێچ و چێ دەرێ حکومەتی انتقالی وە و بەو پەلە پێمان دروست دەکرێت تووشی کێشەیەکی یاسایی دەبین تووشی فەراغێکی قانونی دەبین لە حکومت بۆیە باشتر ئەوەیە هەڵبژاردنێک بکەین ئەو کاتە حکومەتێکی شەرعی دروست دەکەین و بە پێی ئیستخاخی هەڵبژاردن حکومت دروست دەکرێت هەموو هێز و لایەنەکان هەر کەسە نەتیجەی هەڵبژاردننی خۆیان لەبەردەست دەبی ئەوە ڕێی پارتی دیموکراتی کوردستانە هەڵبژاردنشی پێشوەختە بکەین ئەو کێشانە پێ چارەسەر بکەین. باشە بەڕێز کاکەمین نەجار من دوو پرسیارم ماوە کەمتر لە خولەکێکم ماوە گەر بە کورتی وەڵام بیتەوە زۆر مەمنونە بم. پرسیارەکەم سەبارەت بەوەیە پارتی دیموکراتی کوردستان ئاگادارین ئاماژەتان پێداوە کە لەگەڵ یەکلیستی بوون بۆ بەشداری لە هەڵبژاردنەکانی عێراق. دیسانەوەم پرسیارەکەمەوە لەگەڵ لایەنەکان نەگەشتن بە هیچ ئەنجامێک بە دیاری یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەی یەک لیستان هەبێت هەم لە عێراق و هەم لەسەر هەڵبژاردنەکانی بڵێن ناوخۆی هەرێمی کوردستانی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم. ئەوەی عێراق تەواو بوو مەجای تەحالفات نەما کۆتایی هات تازە نەکرا ئللا ئەوەی نارێ مەگەر هەڵبژاردن لە عێراق دوا بخرێت لۆ کاتێکی ترەوە شتێکی ترە بەڵام ئەوەی ئێستا هەیە تەحالف تەواو بوو کۆتایی هات هەڵبژاردنی کوردستانیش تا ئێستا نازانین لە چ کاتێک دەکرێت ئەمە داوامان کردی هەڵبژاردن بکرێت لە سێمانجی داهاتوو کە کۆمیسیۆن ئامادەی خۆی دەربڕیوە بەڵام تا ئێستا مەوعیدەکە دیار نییە تابین بزانین چی دەکەین وێدەوارم ئەگەر مەوعیدەکە دیاری کرا و کاتی دانوستان دەکەین ئێمە و حزابی تریش هەوڵ دەدەن تەحالفات بۆ خۆیان بکەن ئێمەش هەوڵ دەدەین ئەوەی بە پێویستی بزانین تەحالفات بەڵێ بەڕێز کاکەمین نەجار سەرۆکی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لە هەولێر و ئەندامی مەکتەبی سیاسی پارتی زۆر سوپاس بۆم دەرفەتە سوپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ بینەرانی عەزیز باسی ڕۆژ کۆتایی هات تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادابن کاتێکی خۆش.